افتتحنا الفيري كات كافيه أول مرة هون بأربيل كردستان. کردنەوەی فێری کات کافێ لێرە لە هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەم بیرۆکەیە تازە نییە، بەڵام من حەزم کرد یەکەم کات کافێ بێ لە هەولێر. دوو بیرۆکەم تێ هەڵکێش کرد. یەکەم هەر لە منداڵیەوە خۆشەویستیم بۆ پشیلە، دووهەم خۆشەویستیم بوو بۆ هەولێر کە ماڵی دووهەممە. ئیدی لەمەوە ئەم بیرۆکەیم بۆ دروست بوو. لە ڕاستیدا کات کافێ بۆ تەمەنێکی دیاریکراو نییە، منداڵ و گەورە دەتوانێت سەردانی ئێرە بکات. لەبەر ئەوەی خۆشەویستی مرۆڤەکان بۆ پشیلە تەمەنێکی دیاریکراوی نییە. خەڵکی پێشوازەیەکی زۆر جوانیان لە کردنەوەی ئەم شوێنەدا کرد. تەنانەت لە سۆشیال میدیا بەردەوام پرسیارمان بۆ دەهات کەی دەکرێتەوە ئەم شوێنە. سپاس بۆ خوا پێشوازیەکی زۆر جوانی لێکرا لەلایەن خەڵکەوە. من الصغار إلى الكبار. دیتەنەویان اینجا هەز بە دڵخۆشیەکەی دەکەیت. هیوادارم ئەم شوێنانە زیاتر پەرەی پێ بدرێت، چونکە بەڕاستی پێویستە ئەم شوێنانە هەبێت. دەتوانی لێرە یاری لەگەڵ پشلەکان بکەیت، یانی هیچ پشلەی زۆر جوانی تێدایە. ئێستا ئەوەی کە لە دەستە منە هیچیان ینی گاز و شت ناگرن، ئەمەیان ینی هەر لە دەستم بۆ هیچ نەکردو تا ئێستا. ئەگەر یاریان لەگەڵ بکەیت زیاتر لەگەڵ تێکەڵ دەبن دێنەلاتان. زۆرم خۆش دەوێت بەڕاستی، ینی ئەگەر خۆشم بە ئەوەنم خۆش ناویست، زۆرم خۆش دەوێت. نەگە کچی برایەکەم هاتیمەوە شوێنەی شتێکی تازەیە لە هەولێر یەکەم وەبزانام یەکەم شوێنە لەو بابەتەی شتێکی ناوازە و جوانە. هیوادارم پەرەی پێ بدرێ و حکومەتیش پاڵپشتیان بکە.